تەنیا دوێنێ 3273 پێشێلکاری جۆراوجۆر لە دەنگدانی تایبەت تۆمارکراوە. تۆڕی ڕێکخراوە نیشتیمانیەکان لە سەرتاسەری عێراق کە پێکهاتوون لە ژمارەیەک ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی تایبەت بە چاودێریکردنی بواری هەڵبژاردن کە 964 سپۆنسەری میدیایی تۆڕەکەیە لە ماوەی ڕۆژی دوێنێدا کە دەنگدانی تایبەت بووە لە سەرتاسەری عێراق و لە هەر هەشدا بازنەکە 3273 پێشێلکاری جۆراوجۆری تۆمار کردووە. دیارە تۆڕەکە ژمارەیەکی زۆر چاودێری هەبووە لە سەرجەم بنکە و وێزەکانی دەنگداندا تیمی هەبووە جگەل لەوەی کە 30 تیمی گەڕۆک بەسەر بنکە و وێزەکانی دەنگداندا بە بەردەوام جوڵیان هەبووە لە هەمان کاتدا 2250 چاودێر لە ناو بنکە و وێزەکانی دەنگداندا جێگیری کراون و زیاتر لە 8000 فۆرمی چاودێریان گەڕاندووەتەوە بۆ تۆڕەکە و ئەو داتانەی لێ بەرهەماتەوە کە باس لە تۆمارکردنی زیاتر لە 3270 حاڵەتی پێشێلکاری دەخات لە ڕۆژی دەنگدانی تایبەتدا. من لێرەدا بە کورتی ئەو پێشێلکارانتان بە ژمارە بۆ دەخوێنمەوە کە دوێنێ تیمەکانی ئەو تۆڕە تۆماریان کردوون. لەوانە 95 حاڵەتی غیابی ئەندامانی تیمی بنکەکانی دەنگدان پێش وادەی کردنەوەی بنکەکانی دەنگدان 86 حاڵەتی ڕێگەریکردن لە بریکاری قەوارە سیاسیەکان لە کاتی کردنەوەی بنکەکاندا 791 حاڵەتی ڕوون نەکردنەوەی ڕێکارەکانی دەنگدان لەلایەن ئەندامانی کۆمیسیۆنەوە بۆ دەنگدەران و هەروەها 108 حاڵەتی دواکەوتن و کردنەوەی بنکەکان و وێزەکانی دەنگدان لەگەڵ 238 حاڵەتی بوونی بانگەشەی هەڵبژاردن لە ناو یاخود لە دەوروبەری بنکەکانی دەنگدان و 92 حاڵەتی دەنگدانی بە کۆمەڵ لەگەڵ 40 حاڵەتی دەنگدان بەبێ ناسنامەی فەرمی و 81 حاڵەتی بێلایەن نەبوونی کارمەندانی کۆمیسیۆنیش لەلایەن تیمەکانەوە تۆمارکراوە. دیارە تیمەکانی تۆڕی ڕێکخراوە نیشتیمانیەکان ژمارەیەکی زۆر پێشێلکاریان تۆمار کردووە بۆ وردەکاری تەواوەتی لەبارەی جۆر و حاڵەتەکانی پێشێلکردنی دوێنێ کە لە دەنگدانی تایبەتدا تۆمار کراوە دەتوانن سەردانی 964 دۆتکەی ئاڕدی بکەن و زانیاری ورد و دەقیق وەربگرن.